لە تورکیا مستەفا کەمال خۆی گرتبوو، عسمەت ئینون بوو بە ڕئیسی حکوومەت، سیاسەتی تەتریک بە هەموو شێوەیەک کەوتبووە ڕێ، هەموو دەستگا و مەدرسە و جەمعیەتە کوردیەکان داخرابوون، خەڵکیی زۆر گیرابوون، حملە عسکەریەکانی تورکیا بۆ سەر کوردستان لە باکوورە سیاسەتی زەمینی سوتاو ئەهێنرایە دی، باخ و بێستانەکانە سووتێنران، هەرچی شتێک لە کوردستانی باکوورە سوودی هەبوایە ئەدرا بەو تورکانەی کە نیشتەجێ ئەکران لەوێ، بە تایبەتی لەوانەیە کە لە ناوچەی بەڵقان و ئەلبانیا و ئەو شوێنانەوە دەرکرابوون کە تورک بوون. لەوێ 6 ساڵی خوێناوی زۆر بە زەحمەت کوردی بە شەرەفی ئێمە لەوێ بردیە سەر. لە هەمان کاتیشە لە ئێرانە ئەوەی کە پیاوی کورد و لێ هاتوو بوو ئەیتوانی هێزێک دروستکە و جموجوڵێکی هەبوو، سمایل خانی شوکاک بوو سمکۆ، کە ئەویش موئامەرە دەولیەکە لەسەری تەسکە بۆەوە زیاتر بێپەنا مابووە. لە عێراقیش ساڵی 1925 باسەکەمەوە کە ئەو کاتە شێخی مەزنی حەفید سلەیمانی بەجێ هێشت بوو، چوو بۆ بەری ئێرانی ئێستاوە، چوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. لەو سەردەمەشە ئەو عەلمانیەتە کوردیانەی کە جەمعیاتیان دروست کردبوو، وەکو یانەی زانستی سلێمانی کە بە ناوی یانەیەکی ڕۆشنفکریەوە بوو لە سەرەتاوە، وەکو شۆڕشەکەی نامق کەمال و عەبدوڵڵا جەودەت و ئیبراهیم تەمۆی 1980 ئەستانە مژدەی سکولاریزمێکیان هەنا بۆ پێشەوە، خەریکی بانگەوازێکی عەلمانی بوون و مەکتەبیان دروست کردبوو، مەکتەب و خوێندنیان هەبوو و هەروەها دەستەیەک دەستگایشیان دروست کردبوو بە ناوی ژیان کە بە ناوی زانستیەوە بوو، لقی کردبەوە لە مووسڵ و هەولێر و کەرکووک. وردە وردە ئەوان ڕۆڵێکی قەومیانە بینی، بەڵام هێشتا ئەوە نەبوون، هەر خوێندنێکی یان بیرۆکەیەکی عەلەمانی بزوتنەوەیەکی قەومی عەلەمانی بوون، بەڵام هێشتا دەسوپلی ئەویان نەبوو شۆڕشێ بتوانن دروستکەن. بەڵام وەکو بیرمەندی قەومی هاتبوونە پێشە و وجودێکیان لەو شوێنانە دروست کردبوو. بۆیە لە ساڵی 1927 حکومەتی مەلیک فەیسەڵ لە عێراق بڕیاریدا ئەو شوێنانە هەمووی داخ و داشخران. پاشان ئەو کوردانەی کە لە مەنفا ئەژیان، هەندێک کوردی باشوور کە لە باکوورە ژیان، هەندێک کە لە ئێرانە ژیان، هەندێکتر لە عێراقە ژیان، ئەمانە بە شێوەیەکی گشتی حیزبێکی نەتەوایەتیان لە تشرینی یەکەمی 1927 دروست کرد، بەڕەسمی لە لوبنانەوە ئیعلانیان کرد بە ناوی خۆی بوون و جەلادەت بەدرخانیان کرد بە سەرۆکی یەکەمی ئەو جەمعیەتە. ئێمە ئەومان لەبیر بێ کە جەمعیەتی ئەو کاتە وەکو کەلیمەی جەمعیەتی ئەم سەردەمەیە نییە کە کۆمەڵێکە لە کۆمەلگای مەدەنی وەکو ئێستا پێوترێ. جەمعیەتی ئەو کاتە یعنی حیزبێکی پێشەنگی کاروانی خەبات و ڕەنج و بزوتنەوە و خەباتی چەکدارە و شۆڕشکردن. ئەوان بەڕەسمی لە لوبنانەوە ئەویان ئیعلان کرد ئەندامانی خۆی بوون شان بە شانی حیزبێکی تری قەومی ئەرمەنی کەوتنە کار کە ناوی داشناق بوو، چکە دۆستایەتیان پێکەوە لەگەڵ یەکتری هەبوو. هەر لەو سەردەمانەوە کە دژیش شۆڕشی مستەفا کەمال و بزوتنەوەکەی جوڵا بوونەوە، ئەرمەنیەکانیش ئەو ناحویەی چەوسانەوەیان هەست پێ کردبوو لە سەریان بوو، کوردەکانیش بە هەمان شێوە کە ئەچەوسێنرانەوە، چەوساوە دۆستی چەوساوە بوو، دۆستایەتی نێوان ئەرمەنیەکان و کوردەکان بەهێز بوو. لە 1928 تورکەکان کە دژی شۆڕشی ئارارات بە شێوێکی زۆر تند و تیژ دژی وەستاوونەوە کە لەسەر سنووری ئێستای ئێران و تورکیا بوو، ئەرمەنیەکان هاوکاری ئەو شۆڕشەی کوردیان کردبوو، یارمەتی داراییان دابوو. هەروەها یۆنانیەکان و ئیتالیەکان یارمەتی ئەو جموجوڵانەی کوردیانەدا چونکە ئەیانویست حکوومەتی مستەفا کەمال لەو سەردەمەیە لاواز ببێ.
خۆی بوون زیاتر خۆی گرچست و چالاکی زیاتری هەبوو لە کوردستانی باکوورە بە تایبەتی هەروەها لە ئێران لە ڕەواندوز و هەروەها لە ناو کوردە ئاوارەکانی ترایان مهاجرەکانی ترا لە ئەستەمبول لە حەلەب لە تەبرێز لە بەغدا لە قاهێرە لە پاریس ئەمانە بە شێوەیەکی گشتی وەکو نیکیتین باسەکە لە کتێبەکەی خۆی ئەلئەکراد لە لاپەڕە 1974 باسەکە ئەمانە هەمووی جموجوڵی خۆیان بەو شێوەیە هەبوو وردەوردە ئەندامانێکی زۆر و بە شخصیاتیش هاتبوون ناو ئەو جەمعیەتەوە بە تایبەتی یەکێکی وەکو سەید تەهای نێهری کە کاریگەریەکی شخصی خۆی و خانەوادەی خۆی و تاریخی بابوو باپیرانی خۆی لەسەر کورد لەو سەردەمەیە هەبوو تەنانەت هەندێک لە ئەفسەرانی سوپای عێراقی ئەمە باسی 1920 لە ئەفسەرانی کوردی ناو سوپای عێراقی ئیلتیحاقیان بە خۆی بوونەوە کردبوو لە باکوور چونکە هێشتا سنوور بەو شێوێدانە ڕێژدا بوو نێوانی تورکیا و عێراق سنوور بوو بەڵام هێشتا سنوورەکان خۆی نەگرتە بوو چونکە هێشتا لەژێر کاریگەری کورد خۆیان مابوو دەسەڵاتدارانی بەریتانی هەستیان پێکرد کە چست و چالاکیەکانی خۆی بوون کارتێکردنێکی دژواری لەسەر سیاسەتی ئەوان هەیە بە تایبەتی ئەگەر بێت و ئەمانە ڕوو بکەنە بەلشەفێتی ڕووس ئەگەر هەوڵ بدرێ ئەمانە بکرێنە کۆمۆنیستیویان کۆمۆنیستەکان بتوانن دەستیان بگاتە ئەمانەتوانن ئاسان هەڵیان سوڕێنن چونکە خاستەن قەومیەتی کوردی لەم قۆناغەیە ئێستا هەمویان ئامادەی ئەوەن کە هەر وەزعێک بێ بتەقێتەوە زەمینەیەکی باشی قەومی کوردی ڕەفز بۆ ئەو وڵاتانە و سیاسەتی بەریتانی هەیە لە ناوچەکەیە و ئەو حیزبانش و ئەو بیرمەندە کوردی عەلەمانیانش وەکو فتیلەی شۆڕشەکەوا بوون کە ئاسانیان توانی ئەوانش خەڵکێک بجوڵن بەڵام نیانەتوانی قیادەی شۆڕشەکە بکەن چونکە زۆرینەی میلەتی کورد لەو سەردەمەیە شوێن شێخانی تەریقەت و مەلا و مفتیەکانەکەوت و کاریگەری دینەکەی هێشتا لەسەر مابوو لەبەرەوە بە سەراحەت بەریتانیەکان وەکو لە وەسایقەکانیانە ئێستا دەرەکەوێ باز لە دووشە دەکەن هەڵێن ئەترسین لەوەی ئاڵتونێک یارمەتی دەری قەومیەکانی کورد بێمە بەستیان ئەرمەنیەکان بوو کە پارەدار بوون تاجری ئاڵتون بوون و بە تایبەتی لە تورکیا و هەروەها لە ڕۆژئاوای ئێرانیش کاریگەریان لەوێ هەبوو لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیاش کاریگەریان هەبوو ئایانونەوەکە بەهۆی ئەوانەوە کارتێکردنێکی وا ببێ خاصەتەن جموجوڵی عسکەریش کە ئیحسان نووری پاشا ئەی کرد کە تێکشکا بوون چوو بوونە عێراقیش بەڵام کاریگەریان لەسەر هەموو ئەو شۆڕشانە مابوو و لەو حاڵەتەیە پارتیزانی بە شێوەیەکی کەمیان زۆر هەروەکو ئیشارەتمان پێدا هەرەکرا لە کوردستانی باکوور لە ساڵی 1920 جموجوڵەکان زیاتر بوون ئەمە وای کرد کە هەوڵێکی جددی بدرێت لە نێوانی حکومەتی تورکیایی و حکومەتی عێراقی کە هەردووچیان سەر بە ئینگلیز بوون بۆی پەیمانێکی دۆستانە مۆرکەن و سنوورەکان زیاتر کۆنتڕۆڵکەن هەر یەکیان سنووری کوردستان دابشکە و بیخاتە سەر وڵاتی خۆی و بە ناوی کوردستانی عێراق و شیمالی عێراق یا بە ناوی ئەنەدۆڵ و ڕۆژهەڵاتی تورکیا بناسێنر لەو سەردەمەی خۆی بوون بەو شێوێ دروست بوو لە ناو کوردی باشووریشە بغزاندنێکی عەرەب بە شێوەیەکی گشتی هەبوو یان با بڵێن ئامادە نەبوونێکی دەرونی لە ناو کوردەکانە هەبوو کە ئامادەنین ملکەچ بن بۆ عەرەبەکان خاصەتەن بە دافعێکی قەومی هاتبوونەوە لە شامەوە مەلیک فەیسەڵیش داردەستی ئینگلیزەکان بوهێنرا بوو بۆ بەغدا حکوومەت و دەوڵەتێکیان بۆ دروست کردبوون لە عێراق یەکەمین لێدانیش لە 1990ەوە هەر کورد ئەکوترێ شۆڕشی شێخ مەحموودی حەفید لە سلێمانی و ئیدارەکەی تێکشکێنرا ئینگلیز هاتنەوە پێشەوە دوایی تەیارەی ئینگلیز هات ڕەواندوز و سلێمانی بردومان کرد دوایی بۆ یەکەمین جار سوپای عێراقیش دیسان هاتەوە بۆ کوردکوژی عەرەبەکان گەیشتبوونە حاڵەتێکی لووتبەرزی زۆر گەورە بەرامبەر بە کورد هەندێکیان جارە پێیان وا بوو کە کوردەکان هەرچیەکیان لێ بکەی هەر ئەڕۆنەوە ئەودی و سنوور لەگەڵ کوردی خۆیانە یەکەگرنەوە هەندێکیان کە قەومی تا نیسبەتێک پارسەنگ بوون وایان تەسەورەکرایان و چونکە ئێمەش هەمانە شامیە و هاتووە چونکە یەکەمین حکوومەتی ئەوان کە تەشکیلیان کردەوەی بوو بە وەزیری پەروەردە و تەعلیم
ساتع الحصري بوو کە پێوترە پێغەمبەری قەومایەتی لە پێش میشل عەفلەق و سەلاح الدین بەیتارەوەیە. جەولاتی شام و یەمەن و عێراق و ئەمانە هەموو کردو لە یەمەن کۆچی دوایی کرد. ساتع الحصري کە ئەڵێ قەومیەتی عەرەبی ئەبێ وەکو ئیسلامی لێبێ لە دڵ و دەرونی نوێژکەرەکانە، چۆن نوێژەکەن خەڵگە بێ ئاوا لەگەڵ قەومیەتی عەرەبیە ئاوا بەو هەسوو سۆزە وەری بگرێ. لەبەرەوە ئەوان هەندێک لەوان کە پارسەنگانە سەیری وەزعی کوردیانە کرایان و کوردەکان هەرچیەک بن هەر پەیوەستە بنەوە بە کوردی باکووری خۆیان و ڕۆژهەڵاتی خۆیانەوە. هەندێکی تر وەکو جەمیل مەدفەعی و ئەوانە پێیان وابوو کە کوردەکان پێویستیان بەوە هەیە زەبروزەنگێکیان بەرامبەر بەکاربهێنرێ مەجبور بکرێن بلکێن بە عێراقەوە تەسلیمی عێراقی عەرەبی ببن و وا هەست بکەن کە سەر بە عێراقن. هەندێکی تریشیان پێیان وابوو کە پێویستە بە هاوڵاتی دەرەجە دوو قبول کرێن هەتا وردە وردە وەلای خۆیان بۆ عێراق و حکومەتی فەیسەڵە سەلمێنن ئەو کاتە وەکو چۆن کارتی سەوزە درێ دوایی جنسی عێراقیان بەو شێوە بدرێ و سیقیان پێ بکرێ. لەبەرەوە لەم دید و تێڕوانینە نابەجێی عەرەبەکانیشەوە ئەو کاتە کە تەماشای کوردیانە کرد ڕەتفعلەکان زۆرتر لە ناو کووردا گەڵاڵە ئەبوونەوە. خوێنەوار و نەخوێنەوار مەلا و شێخ و تەریقەتەکان هەروەها بیرمەندی سکولەرستی و ئەوانەی کە وەکو مۆزەف بەشداریشیان کردو، ئەوانەی کە داژنەرابوون لەلایەن حکومەتی عێراقی وەکو تۆفیق وەهبی کە محافظی سلێمانی بۆ ئەو کاتە پیانە و متەسەڕف، تەنانەت ئەویش مەقبول نەبوو بەلای ئەو جەمیل مەدفەعی و ئەو خەتە قەومیەی بەغداوە. جار بۆ جار وەزعی کوردی بەرەو ئەوە ئەڕۆی کە متمانە بە حکومەتەکەی عەبدولموحسین سەعدون ناکرێت، چونکە ئەوان هیچ بەڵێنێک کە داویانە لە ئومەمی متحدە لە عوسبەت الئومەم تەنفیزیان نەکردووە. لەبەرەوە گلەیەکان زیاتر کۆبوو بوونەوە. هەندێک لەوانەی کە لە سوڵتەی مەرکەزیە بوون پێیان وابوو یان ئەبێ اقتراحێک بکەین سیستمی ویلایەتەکانی عوسمانی قەدیم بهێنینەوە پێشەوە. ئەوەش لە یەکێک لە وەسیقەکانە هەیە کە بەناوی ئیڤنتس ئین کوردستان مجەلەدی شەشەم لە لاپەڕە 407 کە لە مارسی 1927 نووسراوە، وەسیقەیەکە لەوێ لە سی 1920 نووسراوە، ئیشارەت بەوە ئەدا کە سیستمی ویلایەتە ئیسلامەکە ویلایەتی عوسمانیەکە بهێنرێتەوە بۆ سەر کوردستان. دوایی وتیان نا، لە نێوانی ئەوەی هەندێک لەوانیان ودنە پێویستە بلکێ بە عێراق و قبوڵیشی کەن، لە نێوانی ئەوەی هەندێکیش کە ئەو ویلایەتە ئیسلامیانە بهێنرێتەوە پێشەواتە ویلایەتە عوسمانی کۆنەکە بهێنرێتەوە پێشەوە، هەندێکی تر لە هەردوو لاوە گەیشتنە ئەو نەتیجەی کە اقتراحی ئەوە کرا بەشی ئیداری کوردی دابنرێ یان لە کەرکووک بێ یان لە هەولێر، ئەو بەرپرسی ڕاستەو خۆی ئیدارەی باشووری کوردستان بێ و ئەو کاتە ئەو لیوا کوردیانە هەمووی سەر بەوێ بن بە شێوەیەکی لاوازیش تا ڕادەیەک سەر بە بەغدا بن، سەر بە سوڵتەی مەرکەزی. لە نێوانی 1928 بۆ 1930 کورد گلەی و گازاندەیەکی زۆر زۆری لێ هەستا و هاواری لێ هەستا، ئەوانەی ئەندامی یانەی زانستی بوون یا هی پێشکەوتن بوون کە کۆمەڵێکی تری سڕی بوو لە 1927 تا دروست بوو وردەوەردە نیشاطات و چالاکی خۆیان دژ بە حکومەت ئیعلانە کرد، جاری وا هەبوو خەڵکیی تریان هانەدا، ئەویان ڕوونەکردەوە کە حکومەت هەوڵی تەعریبی کوردستان و زۆر ناوچەی تری کوردستانەدا. وەکو ئەحمەد خواجە لە مزەکراتی خۆیان نووسیوەتی کە لەگەڵ شێخی حەفیدا بوو لە لاپەڕەسی بۆ سیویەک ئیشارەت بەمە ئەدا کە حکومەتی مەلیک فەیسەڵ و عەبدولموحسین السەعدون ئەو کاتە خەریکی تعریب بوون، یعنی 80 ساڵ لەمەو پێشیش ئەوان حەریز بوون لەسەر ئەوەی کە بیکەن، چونکە هەر ڕوحێکی قەومیان هەبوو ئەو کات. لەو سەردەمەیە یەکێک لە نائیبە کوردەکان کە شەخسیەتێکی بەڕێزی کورد و مەرمووقەکە بریتیە لە محەممەد ئەمین زەکی بەگ. محەممەد ئەمین زەکی بەگ کە خەڵکی سلێمانی و پێشتر یەکێکە لە مەسئولینی سیاسی و عسکەری مخەضرەم، یعنی لە هەردوو سەردەمانی عوسمانی و غەیری عوسمانی دوای ئەو ئەتا تورکیا ژیا، بەرپرسی عسکەری بوو، بەرپرسی سیاسی بوو، بەرپرسی ئیداری بوو، چاوکراوەیەک بوو. ئەو لەگەڵ حکومەتی بەغدایە وتوێژیان کرد کە پێویستە سیاسەتێکی تعلیمی
بۆ کوردستان دابنرێ. ئەو وەکو شخصیەتێک کە پێشتر مەسئولێتی تعلیمی گرت بۆ بەردەست، باسی ئەوەی کرد کە پێویستە کۆمیتەیەکی هەمیشەیی لە وەزارەتی تەربیە و تعلیم دابنرێ بۆ ئەوەی پرۆگرامی قوتابخانەی کوردی بنووسێتەوە. هەروەها اقتراحی ئەوەی کرد کە ئەو ناوچانە لە ڕووی پەروەردە و فێرخوازیەوە هی کورد پێویستە لەو وولایەتە کوردیان لەو لیوا کوردیانە پێویستە سربەخۆیی خۆیان لەوەیە هەبێ. ئەوش لە ڕۆژنامەی ژیانە بڵاوی کردبووە لە ژمارە 118 کە لە 21 حوزەیرانی 1928 چاپکرا و بڵاوکراوە. تەمان ئەو کاتە ئەو ڕۆژنامانە دەرەچوون. وردەوردە حاڵەتی کورد گەیشت بۆ حاڵێکی زۆر خراپ، بەڵام سەرێک نەبوو وەکو شخصیەتێکی تری کاریزمی سەر لە نوێ کۆیان کاتە و بیان جوڵێنێت. لەبەرەوە قەومیەکان بە شێوەیەکی گشتی لە سلەیمانی ناچار بوون وەفدێک بنێرن بۆ گوندی پیران لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران بۆ لای شێخ مەحموودی حەفید سەر لە نوێ باسی ئەوزاعەکانی لەگەڵ بکەنەوە بزانێت چەند هەلێکی باش ئەڕەخسێ بۆ ئیدیسان ئەو بێتەوە شۆڕشێکی تر بکاتەوە. ئەمەش تەبعاً کارتێکردنێکی باش بوو لەوەی کە ئێستا بیرمەندە قەومیە کوردیەکانیش هەست پێەکەن کە بەتەنیا بۆ خۆیان پێیان ناکرێ و پێویستیان بە شخصیەتێکی شێخ مەحموود و شێخ مەحموود هەیە. شێخ مەحموودیش وەکو ئەحمەد خواجە باسەکاتەوە لە یادگارەکانی خۆیان باسەکە لە لاپەڕە 26 ئەڵێ بەڵێ شێخیش وعدی ئەوەی پێدان کە پێویستە بە هەمومان هەلێکی ڕەخسا و بدۆزینەوە بۆ ئەو کارە. وردەوردە حکومەتی ئەمریکیش ئەفۆن وردەوردە دەسەڵاتدارانی بەریتانیش هەستیان پێ ئەکرد کە حکومەتی عەرەبی عێراقی زۆر دەستا و دەست بە ئەم کێشە کوردی ئەکا. هیچ هەنگاوێکی نەناوە بۆ چەسپاندنی تعلیم فێرخوازی بە کوردی. هیچ هەنگاوێکی نەناوە بۆ ئەوەی کە کوردەکان ناوچەی خۆیان بگرنە دەست. هیچ هەنگاوێکی بەرەوە نەناوە کە بوژانەوەیەک لە کوردستانە ڕوو بدە. لە بەرامبەریشە حکومەتی ئەوسای فەیسەڵ و سەعدون لەوە ئەترسان کە ئینگلیز دیسان وەکو جارانی کوردەکان بەکار بێنێتەوە وەکو تین و فشارێکی تر بیخاتەوە سەر حکومەتی بەغدا. ئەوەش بۆ ئەوان تەبعاً ئەبوو بە کەندوکۆس پێک کە نەیانەتوانی سیقا متمانە بە حکومەتی بەریتانی و دەسەڵاتدارانی بەریتانی بکەن، چونکە ئەوان وردەوردە پێیان وابوو کە دەسەڵاتداریەک لە کوردستانە دروستە بێ کاریگەری سلبی لەسەر وەحدەتی عێراقە بێ، هەروەکو چۆن ئێستا هەموو وەختێک هەروە ئەڵێن ئەو کاتەش وابوو. بەهەرحاڵ لەو سەردەمەیە حکومەتە کوردیەکە حکومەتە عەرەبیەکەی بەغداش لەو سەردەمەیە حکومەتە عەرەبیەکەی بەغداش وردەوردە دڕدۆنگ و بێمتمانە ئەبوو لە دەسەڵاتداری بەریتانیەکان کە نەوەکە کوردەکان بکەن بە هۆکارێکی تین و فشار لەسەر حکومەتی عێراقی بۆ ئەوەی کە ئینتیداب تازە کاتەوە. ئەوە دایمە خۆی مۆزوعێکی تر وەکو ئەو یاسای نەوتەی کە ئێستا ئەمریکاییەکان نۆری المالیکی و حکومەتەکەی و کوردەکانیش بەکار دێنەوە بۆ ئەوەی ئەو ئیتیفاقا یاسای نەوت دەرچێ کە ئەمریکایەکان هەتاکو 50 ساڵی تر خاوەنی لە 160 نەوتی عێراق بن و خۆشیان بڕیار لەسەر نرخەکەی دوو لەگەڵ مقداری دەرهێنانەکەی ئەدەن. یعنی خۆیانە بن بە مالیکی هەموو شتێک و بە پیاوەتی دەمی یەکێک چەورەکەن کە وەکو ڕەشوە بیداتێ و بێدەنگ بێ. ئەو کاتە ئەوش وابوو عێراق ویست ببێ بە ئەندامی عوسبەت الئومەم، بەریتانیاش بۆ ئەوەی عریزەکەی مۆرکاو بیبا بۆ ئەوێ. طبعا ئەمە هەمووی فاکوفیکێکی نێودەوڵەتی هەروەکو چۆن ئێستا بە قەزەی کەرکووکەڵەن با بدرێتە ئومەمی متحیدە. ئەو کاتەش وابوو ئەو کێشانە هەمووی وابوو. باسی ویلایەتی موسڵیشمان کرد کە چۆن بەریتانیەکان گۆڵی خۆیان کرد لەو ڕۆوە کە ئیبەنە عوسبەت الئومەم و موختارە درۆزنەکەی ئەو ساش لەبەر پشتێنەکەیان مۆرێکی دەرەهێنا و ئیمزای بۆ کرد کە بەڵێ با عایدی ئێوە بێ. ئەمەشیان بە هەمان شێوە حکومەتی عێراقی ئەیویست کە ببێ بە ئەندامی عوسبەت الئومەم. بەریتانیەکانیشە بێ بۆی موافقەتکەن عریزەکەی بۆ ببەنە عوسبەت الئومەم و لەوێ بیجوڵێنن. ئەمەش وای داخوازی کرد کە عێراقیشە بێ ئیمزاکە تا 25 ساڵی تر ئینتیداب بەسەریەوە بێ.
خۆی ساڵی 1920 25 ساڵی تریش یعنی هەتا ساڵی 1953 بەریتانیەکان بەو شێوەی کە هەندە سەڵاتدارن لە عێراقا هەر بەو شێوەیە ئەمێننەوە و عێراقیەکان وایە نەزانی کە ئینگلیز کوردەکان بەکارەهێنێ بەریتانیەکانیش وایان حسابە کرد کە عەرەبەکان هیچ هەنگاوێ بەرە وەزع و ئاسایشکردنەوەی عێراق هی کوردستان نابن هیچ هەنگاوێک نانێن لە ساڵی 1930 کە ئەو پەیمانەی تەمووز کرا هەموو ڕوویەکیان کردەوە بۆ لای کێشەی کوردی چونکە وردەوردە کێشەکان گەورەترە بوون ناڕەحەتی و پشێویەک لە کوردستانە زیاتر پەرەیەسن خەڵک تەواو بێزار بوو لەو وەزعی کە هەیە چونکە کورد وردەوردە بێمتمانە بوو لەوەی بەریتانیەکان کە ئێستا ئیمزایان کردووە دوایی ئەڕۆنە دەرەوە چی بۆ کورد دەمێنێتەوە وەکو ئێستای کوردەکان کە هەمان مەترسی هەیە وەختە وشار زێباری یا جەلال تاڵەبانی یا مەسعود بەرزانی یا هەر یەکێک لەو بەرپرسە کوردیانە هاوارەکە نەڵێن نابێ ئەمریکایەکان بڕۆنە دەرەوە لەم کاتێ هەتاوەکو کورد پێگا ئەم دەستورە ئەم خاڵانەی کە بۆ کورد زەمانەت کراوە پێویستە لە دەستورە بنووسرێ ئیتیفاقی لەسەر بکرێ بۆەوەی تەنفیز بکرێ ببێ بە ماڵ بەسەر حکوومەتی مەرکەزی بەغداوە پێویستە پێشەوەی احتیلال بڕواتە دەرێ ئێمە ئەمانە مسۆگەرکەین ئەو کاتەش بەداخەوە هەر ئەو قسانە ئەکرا و هەر بەو شێوەیەش ئەنووسرا نوێنەرانی کورد لە بەغدا و دەسەڵاتدارانی کورد و پیاوماقوڵانی کورد بە هەمان شێوە ئەو قسانیان هەموو هەر ئەکردەوە بەڵام زۆر بەداخەوە ئەو قسانەش هەر وەکو ئەو زەمانە ڕۆی لە شوباتی 1930 شخصیەتێکی کوردی مەشهور کە ناوی معرف چیاوکە کە پەرلەمەنتارێکی کوردی بوو نوێنەری هەولێر بوو لە بەغدا لەگەڵ نووری سەعیا دانیشت و باسی لەو پەیمانە نوێیە کرد کە لە نێوانی بەریتانیەکان و حکوومەتی عێراقیە ڕووی داوە داوای ئەوەی کرد کە ئەبێت دەقێک هەبێ لە دەستور و لەو ڕێکەوتن نامەیە کە مافی کوردی بپارێزێ بەڵام بەداخەوە هەروەکو هەزاران برگەیتر هەروەکو سەدان برگەیتر کە ئەگەر بژنووسرێ هیچ قیمەتێکی نابێت چونکە ئێمە لە سەردەمێکە ئەژین نرخ تەنها هی هێزە چێ دەسەڵاتدارە ئەتوانێ هیوا ئاواتێکی خۆی بێنێتە دی با لەسەر حسابی کەرامەتی خەڵکانێکی تریش بێ لەم دارستانەی ئەم سەردەمەیە کە ئێمەشی تیاژین هەروەکو ئەو دارستانی پێش 80 ساڵ لەمەوە پێش هەروە بوو لە کوردستانە بێزاریەکی زۆرتر دروستە بوو نوێنەرانی حکوومەتی بەریتانی هەستیانە کرد کە وەزعەکە بەرەو تەقینەوەیە گەڕووە چۆن لە خۆی بگرن دەستیانە هێنا بەسەری کووردا کە بێخەم بن ئێمە تاکو لێرە بین زەمانەتی هەموو حقوقێکتانەکەین ئەوان ناتوانن هیچ شتێک بەرامبەر بە ئێوە بکەن بە حکوومەتی عێراقی عەرەبیشیانەوە لە هەمان کاتە دڵنیا بن لەوە تا ئێمە لێرە بین تاکو دەسەڵاتدار بمێنین کورد ناتوانێت بۆ خۆی هیچ شتێک بۆ خۆی ئیعلان بکە و ببێ بەشت بەم شێوەیە هەردوو لایەن ڕائەگرت بۆ ئەوەی هەردوو لایەن لە ژێرسایی ئەوانە بن هەروەکو ئێستا هەمومان ئەیان بینین هەر هەمویان کە شکاتەکەن لە لای ئەوان شکاتەکەنەوە و هەر هەمووشانەوەندە لاوازن کە هەر یەکێکیان ناتوانێت ناوچەی خۆی بە تەنیا بۆ خۆی بپارێزێ کوردەکان کەوتنە حەملەیەکی بەرفراوانی ئیزرابکردن و نووسینی مەزبەتە ئەو کاتە پێوترا مەزبەتە کە خەڵک ئیمزایە کرد یان بە عەرەبی پێوترا ئیلتیماس لە 16 تەمووزە ئەنجومەنی محەلی سلێمانی بڕیاریدا کە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانتارەکان نەکا لە بەغدا پاشان لە لیوای هەولێر لە هەمان کاتە بڕیاردرا ئەوانیش بەشداری ئەو ئینتیخاباتە نەکەن هەروەکو ئێستا لە وەسیقەکانی وەزارەتی خارجیە هەیە لە لامەن 1930 خەتی مائیل 11575 کە لەو سەردەمای باسی سلێمانیەکە و هەروەها تاریخی وەسیقەکەش 26 تەمووزی 1930 پاشان لە 23 تەمووزە کوردە قەومیەکان عەریزەیەکی زۆر دوور و درێژیان کۆ کردەوە ئیمزای زۆریان کرد و
گەیاندیانە عوسبەت الئومەم ناڕەزایی خۆیان لەوە دەربڕی کە بۆچی لەو پەیمان نامەیەی نێوانی بەریتانیا و عێراق هیچ باسێکی کوردیتیانی و مافەکانی کوردی تیا باز نەکراوە. تا ڕادەیەکی زۆر ئەم مەزبەتەیە لایەنگرانێکی زۆری لە کورد لە پیاوماقوڵان و لە بیرمەندان و لە خەڵکانێکی کورد هەمووی بوون بە تەرەفداری. شەخسیاتە دینیەکان هەموو ئیمزایان کرد و بوون بە تەرەفداری بەمەش ئەوەندەی تر خەڵکێکی کە بوو بە تەرەفدار. ئەمجارە هەموو داوایان کرد کە پێویستە ناوچەی کوردستان حکمی زاتی وەربگرێ و ئەمەش پێویستە عوسبەت الئومەم ئەم مافەیان بداتێ. خەڵکانی پیاماقوڵانی سلێمانی ئەو کاتە کە بە ناوی کوردە و لەو سەردەمە ئەو مەزبەتانیان ئەگەیاند ئەو گلەیانان هەموو گیان بە عوسبەت الئومەم دەسەڵاتێکی ئیداریش لە کوردستانە هەبوو تا ڕادەیەکی باش. هەروەها داوای ئەوەیان کرد کە ئەبێ ویلایەتی مووسڵ زەمانەتی ئەوەی تیابێ کە حکوومەتێکی کوردی لەو ویلایەتە مووسڵەیە بە سنووری قەدیمیەوە دروست بکرێ. یعنی حکوومەتێکی فیدرالی، حکوومەتێکی حکمی زاتی، حکوومەتێکی لامەرکەزی یا مرکزی طبعا لا مرکزی طبعا سەر بە حکوومەتی بەغدا، بەڵام لەو چوارچێوە دیاری کراوەیە کە هەیە وەکو خەریتە پێویستە دروست بکرێت. ئەمە حاڵەتێک بوو کە هەڵبەتە کە باسیەکەین ئەمە ساڵانێک توو لە کێشەیە. خەڵکێگە نووسێ خەڵکێک دێ وەفتێگە ڕوافتێکی تر دێ چێ ئێستیقالا کایشێکی کە تەعینە بێ، بەڵام وەزعێکی زۆر ناجۆر لە کوردستانە دروست بوو. ئینگلیز هەستی بەوە کردبوو مندوبی تازە هات بۆ بەغدا. لەو کاتەیە حکوومەتی بەریتانی انتخاباتی کردبەوە حیزبی عومال، حیزبی کرێکاران کە ئەمەی تۆنی بلێر و گۆردن براون ئێستا نوێ هاتۆتە پێشەوە بۆی ئەو حیزبە لەو سەردەمەشا حاکم بوو کە ئەوان هاتنە سەر حکم. هەندێک دید و تێڕوانینیان وابوو کە وەکو چۆن ئێستا دیموکراسیەکان ئەڵێن پێویستە ئەو هەموو ئیلتیزاماتەی ئەمریکا کەم بکەینەوە، هەموو زەری بەیەمانە ڕوا بۆ کاروباری عسکەری، پێویستە قواتەکانمان بکێشینەوە لە زۆر شوێن، معسکەرەکانمان داخەین. بە هەمان شێوە حیزبی عومال کە هات بۆ پێشەوە لە بەریتانیا لە ئەو سەردەمی 1926 و 28 و ئەوانە داوای کرد کە وردە وردە کێشە لە عێراق حەل بکرێ، ئیشەکان کەم بکرێتەوە. بۆیە مندوبی سامی ئەو کاتەی ئەوان کە ناوی مێجەر یۆنگ بوو لەگەڵ جعفەر عەسکەری بڕیاریاندا جەولەیە بکەن بە لیواکانی کووردە، دڵنەواییەکیان بکەن، دڵنیاشیان بکەنەوە کە لە سیاسەتی بەریتانی و عێراقیدا ئەوان بێخەم بن مافی ئەوانە پارێزرێ. دڵنیا بن لەوە کە بە پێی بڕیارەکەی 1925 عوسبەت الئومەم زمانی کوردیە بێ بە زمانێکی ڕەسمی لەو شوێنانەیە کە کورد زۆرینن. هەروەها لە دادگاکانە، لە داوەریە، لە پەروەردەیە، لە فێرخوازیە، لە فێرکردنە، بەوانە هەمووی ئەبێ. دڵنیاش بن لەوە کە ئەو قانونە تەنفیزە بێ کە پێی وترا یاسای زمانی کوردی، هەروەکو لە ڕۆژنامەی ژیان لە 28 ئابی 1930 باسی لێکرا و بڵاو کرایە. ئەو جەولەیە کە مەشهورە بەوەی جەولەیەکە لە دەی هەشت تاکو سیانزەی هەشت دەسی پێکرد، مێجەر یۆنگ و جعفەر پاشا هەردووچیان جعفەر عەسکەری هاتن بۆ کەرکووک، بۆ سلێمانی، بۆ هەولێر. ئەم بەیانیان تەوزیع کردویان خوێندەوە. ئەیانوت ئێمە بەلامانەوە وازح و ڕۆشنە کە خەڵکانێک هەن لە لێرە کە ئیدعای ئەوە دروست دەکەن کە گوایە حکوومەتی بەریتانی هەوڵەدا قەومیەتی کوردی هاندا بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی پێتە زەعیفکە، یان حکوومەتی تورکی و ئێرانی کە دۆستی ئێمەن پێتە زەعیفکە. ئەمە دەقی بەیانەکەی مێجەر یۆنگەکە ئیخوێنمەوە. بەڵام من دڵنیاتانەکەمەوە حەقیقەتیش ئەوەیە کە هیچ شخصیەتێک لە ئێمە ئەمەی هەر بە خەیاڵا نایە، چونکە ئێمە بە هیچ شێوەیەک سیاسەتی ئێمە ئەوە نییە کە تەئیدی حاڵەتی وا بکەین، چونکەوە بۆ خۆی غەڵەتێکی زۆر گەورەیە. ئەو شەروەها لە وەسایقانەیە هەیە کە لە تاریخی 11 ئۆگست یا 12 ئۆگستی 1930 هەیە و بڵاو کراوەتەوە. هەروەها جعفەر عەسکەریش کە نوێنەری حکوومەتی عێراقی بوو هەر لەو کاتەیە گەڕا و بە غەترەسەیەکی گەورەتر
بە سیاسەتێکی شۆڤێنی کورتبینتر تەماشای ئەوەی کردوتی وتی حکومەتی عێراقی زۆر جددیە لەوەی کە ئەو شتانەی کە ئیعتیباری هەیە لە لای کوردەکان بۆیان بهێنێتە دی بەکردەوەش بیسەلمێنێ و هەوڵی شەدا بۆ ئەوەی کە ڕەزامەندی کوردە بەڕێزەکانمان و برا بەڕێزەکانمان بەدەست بهێنێ هەروەها ئەو هیوا ئاواتانەی کە هەیەە بۆیان بهێنێتە دی ئێمە بە هەموو شێوێک ئامادەی خۆمان ئیعلانەکەین بەوەی کە یاسای زمانی کوردی بێتە پێش و پراکتیزە بکرێ بەڵام پێویستە لە بەرامبەر بەوەشا کە ئێوەش هەست بەوە بکەن کە بەریتانیا و حکوومەتی عێراقی هەر ئیتیفاقێکی کە کردبێ هەر لەسەر ئەوەیە کە بەرژەوەندی خەڵکانی عێراق ڕەچاو بکە ئەم جەولەی ئەوان کردیان لە جیاتی ئەوەی کە سەرنجی کوردەکان ڕاکێشە زیاتر کوردەکان زیاتر پشێو بوون زیاتر گەڕەلاوژەیەکی زۆرتری دروست کرد وەختە کە هاتنە سلەیمانی لە وتاری سلەیمانیە جعفەر عەسکەری هەڕەشەی کرد وتی هەر کەسێک لەو قەومیە کوردیانە ئەگەر ئەو چست و چالاکیانەی خۆیان دژ بە حکومەت نەوەستێنن قەسابخانەیەکیان لەسەر دروستە بێ هەروەکو ئەو قەسابخانەی لە 1922 لە کەربەلا ڕوویدا ئەوەش لە سلەیمانی تکرارە بێتەوە ئەمەش دەقی قسەکەی ئەوە تەبان ئەمەش وای کرد کە بەڕاستی پشێویەکی زۆرتر دروست ببێ هەر یەکسەر یەکێک کە ناوی ڕەمزی بەگ بوو کە وتەبێژی ڕەسمی قەومیە کوردیەکان بوو هەستایە سەر پێ و بەرامبەری وتی ئەگەر سوپای بەریتانی و دەسەڵاتی بەریتانی و پشتیوانی بەریتانی نەبوایە نەتۆنە سوپای عێراقی نەیانەتوانی بێنە سلەیمانی و هەرچی ڕێکەوتنێکیش زەمانەتی مافی کوردیتیانە بێ ئێمە ئامادەی بەرامبەری یاخیبوونی مەدەنی یعنی عوسیانی مەدەنی ڕاگەیەنین و باجیش نادەین بە حکوومەت و تۆش سبەینە ئەیبینیتەوە نەتیجەکە ئەمەش وای کرد کە مزاهراتێکی زۆرتر ڕوو بدا و لە سلەیمانیە بوو بە مزاهرەیەک دژی حکومەت و دژی جعفەر عەسکەری و دژی ئەو حاڵەتەی کە هەیە و حکوومەتی بەریتانی مەجبور بوو بە حکوومەتی عێراقی بڵێ کە ئەو سەربازانێک کە گەیاندبوونیە سلەیمانی و لە شارە هەبوون هەمووی بکشێنەوە دەرەوەی سلەیمانی چکە زیاتر لە 100 سەربازی عێراقی عەرەبی هاتبوون ئەو ناوچەیە دوایی وردەوردە هەست پێ یەکرا کە مەزڵومیەتی کوردەکان زیاتر بووە بەوەی کە یەکێک دووەم هەدەفی کوردەکانەوە بوو کە ئەیانوت پێویستە کارمەند مۆزەفەکان فەرمانبەرانی دائیرە کوردیەکان کە لە کوردستانە هەن لە کوردەکان بن کەچی حکوومەتی عێراقی بەیانێکی ڕەسمی دابوو بە عوسبەت الئومەم کە کوردەکانی زۆر سەیر تیانوسی بوو کە گوایە دەسەڵاتی کوردی زۆرترە مۆزەفی کورد زۆرترن بەڵام لە کاتێکا کە کوردەکانیش بەیانی غەیرە ڕەسمی خۆیان نووسی ئەویان ڕوون کردەوە کە ئەوە خەبەرێکی ڕاست نییە قسەیەکی ڕاست نییە چونکە ئەوان نووسی بوویان کە کورد زۆرن لەو شوێنانە بەڵام کوردەکان بە ناو هەمویان نووسی بوو کە لە هەمووی ئەو مەجموعی کوردانەی کە هەن لەوێ 324 فەرمانبەری کورد هەیە بەڵام لە بەرامبەرە 165 عەرەب هەیە 180 تورکمان و مەسیحی و جوولەکە هەیە لە ناوچەکە کەوا بوو 245 فەرمانبەری 345 فەرمانبەری غەیرە عەرەب لە کوردستانە هەیە بەرامبەر بە 324 جارێکیکەی بڵێمەوە 345 فەرمانبەری غەیرە کورد هەیە بەرامبەر بە 324 فەرمانبەری کورد واتە کوردەکان نیوەی فەرمانبەرەکانی تریش نابن لەبەرەوە پێویست بەوە ئەکا کە چاو جارێکی کە چاوی پیا بژێڕێت حکوومەت ئەم جارەی دیعایەوەی کردکەوتی زمانی کوردی زمانێکی یەک زمان نییە یەک لەهجە نییە هەتاکو ئێمە بتوانین منهەجی مەکتەبی پێ دروستکەین کوردەکان ڕەدیان لەوەشدایەوە کە ئێمە نووسینەکانمان هەمووی ئامادە کردو ئەم جارە باسیەوەی کرد کە کوردەکان فەرمانبەریان کەمە دیسان کوردەکان وەڵامی ئەویان دایەوە کە کوردەکان بۆ خۆیان زۆرن بەڵام تەعین ناکرێن یان کەسانێک پێویستە بهێنرێنە ئەوێ کە کوردی بزانن جا عەرەب بن یان تورکمان لەبەرەوە پێویستە
وردە وردە هەست پێ ئەکرا کە بەریتانیەکانیش هەستیان بەوە ئەکرد کە وەزعی کوردەکان بەڕاستی عەرەبەکان تەواو ئیهمالیان کردووە و بایەخ بە شوێنی کوردەکان نادەن و هەروەها ئەوانەی کە بڕیاری عوسبەت الئومەمیش بوو تەوجیه بەڕاستی تەنفیز ناکرێ و بە شێوەیەکی گشتی وەزعەکە بارودۆخەکە هەمووی بەرەو خراپی ئەڕۆی بارودۆخێکی زۆر خراپ لە کوردستانە چەسپی بوو کە گەیشت بۆ ڕادەی ئەوەی کە لە ئان و سەعاتی ئەوەیە بێت کە بتەقێتەوە وەزعەکە ئاوای لێبێ و واش پێ ئەچوو کە سەرەتای شۆڕشێکە بێت کە لە ساڵی 1930 لە ئەیلوولە دەست پێەکە و ئینشاء الله تەکمیلەی ئەوە دوای دێمەسەری ئەگەر زیندوماین خوای گەورە ئێمەش ئێوە سەرکەوتوو بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.